نان مەرگ ژیان لە کۆمەلگای کوردەواری ئێمە و لە ڕۆژهەڵاتی کوردستاندا سیستمی کۆماری ئیسلامی لە هەموو جۆر پلانێک بۆ کوشتن و بۆ سەپاندنی نەداری و چەسانەوەی نەتەوەی کورد کەڵک وەردەگرێت. خەڵکی ڕۆژهەڵات بەهۆی نەبوونی کۆمپانیا و کار و دۆخی قەیراناوی ئابووری کە لەلایەن دەسڵاتی مەلاکانەوە بەسەریاندا سەپاوە ناچارە کڕوو لە هەموو کارێک بۆ بژێوی ژیان بکەن و کۆڵبەری وەک ڕێگایەک بۆ بژێوی ژیانی بنەماڵەکانیان هەڵبژێرن. کۆڵبەری کە لە ڕاستیدا ڕێگایەکە کە ئەبێ بڵێن نانێک کە زیاتر بۆنی مەرگی لێتێت تاکو ژیان. بە درێژایی 40 ساڵی ڕابردوو ڕژیمی کۆماری ئیسلامی لە جیاتی دابینکردنی مەدرسە و بەستەرێکی باش بۆ پێشکەوتنی خەڵک و بە تایبەت منداڵان بەهێنانی چەکبوچۆڵ و میتالیزەکردنی ڕۆژهەڵات دەبێتە هۆی ئەوە کە خەڵکی ڕۆژهەڵات هەر لە منداڵی تەمەن 14 ساڵ تا پیرپیاوان ڕوو لە کۆڵبەری بکەن و ڕژیمیش بە بیانووی زەربەت لە ئابووری وڵات کە تووشی داڕەمان بووە بەداخەوە کۆڵبەرانی ئێمە دەکاتە ئامانجی گلولەی تۆرۆریستانی سپای پاسداران. یا بەهۆی سەرما لە شاخەکانی کوردستان گیانیان بۆ بەدەستهێنانی نان لەدەست دەدەن کە بۆ نمونە دەتوانین بە گیان لە دەستانی 2 برای 14 ساڵ و 18 ساڵ لە چەند ڕۆژی ڕابردوو لە ناوچەی هەورامان ئیشارە بکەین.